العالمين والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خۆشەویستانم خۆشحاڵم کە لە دەرفەتێکی نوێ و لە جێگەیەکی جیاواز بە خزمەت ئێوەی خۆشەویست گەشتمەوە لە مانگی پیرۆزی ڕەمەزانەیە. خۆشەویستانم حەزەکەم لە سەرەتایە ئەوە بڵێم کە خۆی پەروەردگار لە بەهانەیە لە ئینسان خۆش بێ، ئەو هۆکارانەی کە خۆی پەروەردگار دروستی کردوون لە دنیاە بۆ ئەوەیە کە مرۆڤ بەکاریان بێنێ بۆ ئەوەی ڕەزامەندی خی پەروەردگار و لێ خۆشببوونی خی پەروەردگار بەدەست بێنێ. ئەوش ئەوەیە کە خی پەروەردگار دەیان هۆکاری دروست کردووە بۆ ئەوەی کە ئینسان لەگەڵ بەکارهێنانیانە ڕەزامەندی خی پەروەردگار وەرگێ. ئەوش یەکێک لەو هۆکارانە مانگی پیرۆزی ڕەمەزانە. لە ڕەمەزانە وەکو ئێوە هەمووتان گوێتان لێ بووە بیستوتانە کە مامۆستانی ئاینی زۆر جاربیان باس کردوین ئەوەیە کە تەنها ڕۆژوو خی پەروەردگار خۆی پاداشی ئەداتەوە، چونکە ڕۆژوو بۆ ئەوە و هەروە خی گەورەش خۆی پاداشی داتەوە. خۆشەویستانم ئەم ئێوارەیە ئێمە لە گوندێکین، گوندەکە کەوتۆتە نێوان دوو ناحیەوە، ناحیەی خەلیفان کە کەوتۆتە دەستی ڕاستمانەوە و هەروەها ناحیەی بالیسانیش کە کەوتۆتە دەستی چەپمانەوە. وهروەها شوێنەکە لە کۆتایی دۆڵی ئالانە هەڵکەوتووە و لە نزیک ئەوەی کە پیانە وتری عەشیرەتی هەروتی. دوایە پرسین بزانین ئەو گوندەی کە ئێمە لێن کە پێ وترە شارسینە بە مانای چی و ئایا ئەم گوندە سەر بە دۆڵی ئالانەیە یاخود سەر بە عەشیرەتی هەروتیانە. و هەروەها خۆشەویستانم گوندی شارسینە پێ وترێ ئەو گوندەی کە ئالاساس لەم منتیقەیە گوندێکی قەدیمیە و ئەسەری و با بڵێن شوێنەواری قەدیمیشی لێ دۆزراوەتەوە. هیوادارم ئینشاءڵڵا بەرنامەی ئەمڕۆ بەدڵی ئێوەی خۆشەویست بێ لە گوندی شارسینە. فەرموون. السلام عليكم. شلونك كاكا مسلم؟ شاشي فضولينا بوسيري شوي. والله سيري ودرسم نكر. او درست شوي بيالن. هو دو بس تيغانيا. دو بس؟ بله. دو بس شي؟ والله انا مو لم كان دك عائلي دتم. تلم بس بله. مسلم كانوا شي دست شيتي؟ شكا. بس يشكا؟ طوبانا. كاكا مسلم لەگەڵ ڕەمەزانە چۆنی؟ حیبنی باشە. الحمد. تۆ پێم بڵێ کێ خەوی شەو؟ دەوری ساعات دەونی ئەوانە. ئەی بەیانیان کێ هەڵەستی؟ ساعات هەشت بۆ مەکتەبێ. ئەگەر مەکتەبت نەبووە کێ هەڵدەستای؟ والله تقریبا هەشت و نیو نۆ ناگاتەنەوە. باشە. کاک مسلیم ئەگەر ڕووبکەینە کامێرەکان بە زەحمەت ڕووبکەر ئێرە. کاک مسلیم لە مەکتەبە گەشتوتە چ قۆناغێک؟ حوت. تەلەبەیەکی زیرەکی ئینشاءڵڵا. باشە. کاک مسلیم پێم خۆشە سەرەتای ئەم بەرنامەیەمان بە قورئان بۆ بڕازێنیتەوە. تۆ جەنابەت توانی قورئانمان بۆ بخوێنی؟ ئینشاءڵڵا. باشە. چ سوورەتێکمان بۆ بخوێنی؟ بەقەرە. باشە. دەی باشە. فەرموو. يا أيها الذين آمنوا كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون أياما معدودات ومن كان مريضا أو على سفر فعدة من أيام أخر وعلى الذين يطيقونه فدية طعام مسكين
فمن تطوع خيرا فهو خير له وأن تصوموا خير لكم إن كنتم تعلمون شهر رمضان الذي أنزل فيه القرآن هدى للناس وبينات من الهدى والفرقان فمن شهد منكم الشهر فليصم ومن كان مريضا أو على سفر فعدة من أيام أخر يريد الله بكم اليسر ولا يريد بكم العسر ولتكملوا العدة ولتكبروا الله على ما هداكم ولعلكم تشكرون. دەست خۆش کاکە موسلیم دەنگت نەرزە ئینشاڵڵا دەنگێکی زۆر خۆش ئەدایەکی زۆر جوان من دەستخۆشی لێ یەکەم ماشەڵڵا چەند قورئان لەبەرە؟ والله سوورەتەوە هە لەبەرمە بەس هێشتا دەستم پێ نەکردیە. ئەی تۆ پێم بڵێ لای چی قورئان خوێندووە؟ مامان لای کاک حاجی محەممەد قورئانێکی جوانی پێ خوێندووی وهروەها ئینشاءڵڵا ئەبێ بە سەدەقەی جاریە بۆ ئەویش ئینشاءڵڵا بەتەمای ئینشاءڵڵا دەست پێ بکەیت و هەوڵ بەی قورئان لەبەرکەیت. سلام علیکم چۆنی مام حاجی؟ وەزە چۆنە؟ شکر باشی؟ ئەڵێ دوود کردوون بەسێ ها؟ ئەوەتا بە دارەکەەوە دوود کردوون بەسێ لە باتی دوو قاچان ئێستا سێ قاچان بەکاردێنی چۆنی شکر باشی؟ بەتەما کوێ ئێستا؟ دەچێت کوێ؟ بەتەمای ئەوێ تکانیمە ئاوا ئاوا ئێواران ئەم کاتانە دێ خوارێ بۆ دوکانە نا؟ بڕۆکە ناوە لە کەم دێم ڕۆڵان شتێک مێ پێوێ خۆ دەنا نایم ناگەمێ مام حاجی لەگەڵ ڕۆژوان چۆنی؟ لە خۆی بژات بێەوە تم لە خواردینەوە ئاوا تۆ بەبیێ دێ ڕۆژت خوارد بێ ئاوا تەمەنت هەبوو؟ نا ئەمن لە منداری بەڕۆژی بوو ئارێوە لە منداری کاتێککە ئیشوکاریشت کردو هەر بە ڕۆژ هەر لە سبینێ بوارە دۆتم ئەکرد لە لەو شاکانە ئی بە ڕۆژیش بوو ڕۆژیا خۆم ناشکە تۆ پێم بڵێ فەلاحەتت کردووە؟ ئەرێوەڵا فەلاحەتی ما کردێ زۆر. ئێستا چیت هەیە کاک حاجی ڕەزت هەیە چیت هەیە؟ وەڵڵاهی هیچم نییە ئەوە بۆ؟ وەڵڵاهی هەندێک ڕەزە بۆیش ئەمن وەلیات نەگەشتمێ کۆر بۆ بەخۆ بە پیرژنیا من داریش هەر کەسی بەجێ خۆ گەشتینە و بەخۆ بە پیرژنیا مای مەوتەوە ڕزەکە نەبڕیوە؟ بەرەوەلا بڕیت و بەس نەچێدراوە چی لێ نەکرا تۆزە دەرمانێک شتێکت پێ بەرەوەلا هێشتام چ دەرمان وبركاته بخير بين سپاس دەکەم مام حاجی بەبزانم لەگەڵ ڕۆژووی مانگی ڕەمەزانە چۆنی؟ والله لەو خوای بەزیادبی زۆر باشین ڕەمەزانەشی زۆر خۆشە لەبەرەوەی فێنکە تێنین نابی مرتێتیش ئەو پەڕی ماوەی نی سعاتەکە تەواوە بی و ئەنا ڕەمەزانەشی زۆر خۆشە. باشە کاک حاجی لە هەندێک شوێن کاتی ئیشە و لە هەندێک شوێن هێستا وەختی ئیش ناتوە لە شارسینێ ئێوە لەم ڕەمەزانەیە ئیش هەیە؟ والله الآن وەختی هیچ کەسابەتە چینی الآنەکە الآن وەختی درونەی نێ وەختی ترێلێکردنەوەی نێ وەختی هەرمی نییە الآن وەختی ئیسراحەتیە. کاک حاجی بابزانم تۆ لێرە چیت هەیە کشت و کاڵ و شتەکەی یاخۆ ڕەز و شتت هەیە؟ لێرە خەرچێ و منتیقەی بەعام یعنی برێن بەڕەزی دێمی مەشهورە و منتیقەی ڕەزی دێمی زۆرە من بەخۆم هەیتم هەرمی و وەزاباوی و خۆخ و پاقلەی دەکەم و ترێ چ جۆرە ترێکت هەیە؟ ترێ زۆر نەوەمان هەیە ترێ ڕەشمان هەیە ڕەشمیریمان هەیە تەئەفیمان هەیە پەسیلانەیمان هەیە ئەوجا سۆراو هەیە زۆر نەوع هەیە سپی هەیە عەلەوانی هەیە زۆر نەوعێتی زۆرە بەرێ. کاک حاجی جەنابەت دەمێکە لە شارسینەژی دەکرێ بڵێن ینی لەدایک بوون و مناڵیت لێرە بووە؟ بەێ ئەلێ وەڵادەوە گوندەی لەدایک بوویمە. شارسینە ئەوەندە قەدیمە کاک حاجی؟ واللهی ڕەنگە ئەم لێرم 20,000 سال هەبی ئارێ وەڵادە بەوەی قەبرستانی تێدایە قەبرەکان هاتینە دەرێ
زۆر قەدیم ئەو گوندە زۆر هیچ شتێکی شوێنەوار و شتان نەدۆزیوەتەوە لێی واللهی شوێنەوار چییە مەسەن قەلعەکەیە گردگراوی پێیانێن ئەو گردا برێن سەری قەلعەیە دیارە ئەوزا و سارەی برین برادێک بەردی هەرە قەناندن دەزێ بەردەکەی بەردەکی دەرینا بەردەکە نیو مەتر دەبوو دوو دەستی ئەو هەی لەسەر دروست کرا بوو سێ پێنجیش لە خوار بەردەکەی هەبوو لە خوار دەستەکان دوای لەو جێی کۆریانەوە ئەوزا هەمووی هێسک و مۆری و کوپە و ئەنوا ئەو ئەشکال دەهاتە دەرێ ئێستا جێ قەلعەکەی هەرمایە کاک حاجی جەناب دەوازان مختاریشی وایە بابزانم کە ئاوا لەسەر جادەکەەوە سێری شارسیناکەی وەزانی دەیەکی کەمە دەیەکە چەند ماڵە وڵای ئێستا نێزێک هەفتای دەبی ئەلحان بەێ آخر ئێستا سەر خوارەمە هەموو هەرێکی فەرقەن نیە چونکی هەموو برا و کوڕ و با و ئەوانەینا لەوێ جێن نەبوویتەوە ئەوزادە هاتینەوە ئێرە پێشاوە لە بجەیەکە تۆزێک ناڕێک بوو مەوادی ناگە یە بێن خانی بەرەوشتی هەولێ دروستکەین و خەرکەکە ئێستا زۆر بووە بەڵام ئەگەر هەمووی حساب بکەین شارسینێز لە 1000 مالیشی ڕستکردی ئەوانەی کە ئێستا تەرحیل کراینە لە مجەمع ئەو لە بجیانە ماینەوە زۆرە باشە شارسینە با بزانین گوندەکانی دەوروپشتی شوێن و وازانم ئەوانەی دەوروپشتیشی هەروتین وەکو عشیرە دوایە حەزەکەم وەڵان ناوی گوندەکانی دەوروپشتی گوندەکانی جیلانمانەوە تاراوەیە جیلانمانە تووتمەرەیە هەروتەکەونە ساردکەیە تا دەگاتە ئەشکەوتەی ئەوانە هەروتینە ئەوە لۆلای بالیستان لۆلای خەلیفانی ئەو لایە بناویە ڕماوێژە ئارانەیە دەروا دەچی تۆ بلە و ئەوان دەستە تارینە ئەوانە ئەو منتیقا دەورە پشتن ئەوەیە لە ڕووی ئەو دیوی باویا و خلواتان و شێخ مەمودیا ئەوانێ ئەی کاک حاجی ئێوە لەگەڵ ئاژەڵداریا چۆنن واللهی ئاژەڵداری بەڕاستی بێبرێم کەم بوویتەوە ما لێرانە بەرا کەمەوەکی پێشانیە پێشا ژیانەکە لەسەر ئاژەڵداری بوو هەموو ماردە بوو هەیان باە ئێستاوە ئێستا ئەو خەرکەی گەنجە ئێستا پێیا بووە نازانی ئاژەلیش بخێ بکە ڕووی دایتە پێشمەرگایەتی و ئەوزار معاشیان هەیە و نییە و ئەوەیە ئارێ بەخۆی ئەگەنا بەخۆی ئێرە جێ ئاژەڵداریە بەلا خەرکەکە نەمایە ئەو گردەی بەرچامان ئەوە هەر چار دەورەی ڕزی دێمی بۆ وەختی خۆی ئێستا بڕۆ هەمووی وێران بووە کەس نیە خزمەتی کە کاک حاجی تۆ هەتاکو ئێستا ئەو ڕزەی هەتە ئەیچێڵی بە خێمەکەی ڕزی خۆم بەخێوە کەم ئەگەر جەنابەت ببینی ئەوە هەر تا دەورەی ئەوە هەر تا دەورەی باویە ئەوانەی لە پێشتا هەمووی ئەوانە هەوە دەڕواتە خوارێ من خزمەتی دەکەم ئارێوەڵا خزمەت دەکەم بەرە ئاویش خزمەتیم نەکە ئارێوەڵە کاسبیەکەی دەکەم مەسەن پاخلەیە پیوازە هەموو شتەشی دەچینمە من گەورە لەشتان ساغا و بێوەی بنیشاڵە سلام علیکم چۆنی قوربان سلامت بیارم ئەحواڵت چۆن وەزت باش شکر پیازی چاکت هەڵکەندوانە بە خودای جارێ وڵە حەیبیانە لە خوای بە زیادی بەڕێی تۆ پیاز چۆن بیخۆی خۆشە بە خودای جا پیاز بە هەمونەوە حەچی خورێ تۆ زۆر ئێستا من حەزەکەم بە نانی تیری تازە تەڕیکەن لەگەڵ ماستاوی ماساوێکی سار هەبێ نانێک بێ تازە بکرێ ماشەڵا جوانە هەڵاڵێ ڕێواسن کاک حاجی کاک حاجی تۆ حەزت چۆن حەزت لە پیازانە من پیازی ناخۆم نایخۆم هەرێوە ناوەڵە وڵای بۆ مزگەوتێ تۆزێک هێناگەنا ئەی بە کەلانان ناخۆی هەر نایخۆم هەر نەم خواردی ئەی تۆ حەزت لە کەلانە نامەستا بە هەموو بارێکی خۆم پیوازی مشکیلە منە لە خوای بە زیادی ئەرێ وەڵە زمانی خۆی هەر ئەو هەنان و دۆ هەبوو ئەو هەنن نانت لەسەر ڕانی خۆدا ئەنا ئەو پیاز لە ناودا ئەنا و دەستەکرد لە یادا و ئەت خواردەتەگۆ نازانئەدی بەس ئێستا وەنێ ئێستاشکی بۆ پێیا بووە لە خوای بە زیاد بخوانەی بڕیاڕبی ئێستا تۆ بەتەمای و پیازانە چی لە بکەیت وەڵی جا و پیازانە بمەوە مارە ئێواری شڵە هەندەکان لەسەر سفرەی وەربانجیدا ئەنێن و بە نان و شیوی جوان ئەی خۆین و هەرستینە پێە ئەو نیعمەتی خوایە ئەوە پێچەی ئەم ساڵیش نەبێ پیازەکە ناوە ئیپارەکەیە جاەوەی کە پیازیان هەر قەناندیەوەی گسکە دەناودا بەجێمە کە دوایش شێراکیانەوە ئەوە شین بووینەوە الحەمدلله ئێستا خەڵک لە خۆی هەرقەنی لەو بەربانگەوەی عاجەمی لە هەر کەسی بێ لە خۆی ساعێ بە ئەیبا گەورە خێری بنووسێشە علاگەی پڕکە بە بەلاشە خۆ بە پارەن یە خەڵک لۆ خۆی بەربانج خێری بنووسێ ئەمانتی خۆی قوربانجان سەلامەت بنیاپە
ڕۆژی مانگی ڕەمەزانە چوو لەخوای بەزاردی زۆر باش مشکور ئەی باشە ئیشکردنت چۆنە بەیانیان و ئێواران بەخوای سبەی نازوو دەست بە ئیشەکەین زوو تا تاو هەردێت دەوری سعات دو سعات سێ ساعتی وە ئیشەکەین ئەی ئێواران ئێوارە وەختی بانجی نوێژە عسرێن کرد ساعتێک دو ساعتی وە زۆتیەکەین شەکەت نابی کە ڕۆیەوە بۆ ماڵێ وڵا هەڕاست نانی مەغریبەی خۆ نوێژ بە خورتین تەڕاوی پێکرێن ڕاست خەولێکەوی ئاخێراکسەر وەکو بورانەوە بورێت ئەرێ بە قورعان هەڕاست تڕاوی کەم وە گەم و مەرە ڕاست خەونێکەوی کاک محەممەد ئەم منتقەیەوە ئەم بەتابەتی ئەم ئەرزانە شارسینە ناخۆشنی بۆ جووتی بەرخوای زۆر ناخۆشن بەردی زۆرە هەمووی چیایە هەمووی بەردا شاخە بەس بکەین کاکە باو باپیرن کەتینە ئێرە دەوی مەزبوورینە بەش لێرە ژیانەکەی بەڕێ بکەین خی گەورە سەلامەتان کایخۆ خێربێن سەرچاوە زۆر بەخێربن سەرچاوم مامۆستا زۆر بەخێربێن بابزانم تۆ متابعە ماکی تەلەڤیزیۆنی ئەما بینی وڵی ئەمە تەلەڤیزیۆنی گۆبین بەرنامەکەشم زۆر پێخۆشە بە قورعان ئەتووەچیت ئەوە زانتارەوە کوێ بە پیلەوێگەی ناو مندارە لە خۆ مندار دێن هێزان زامژمژێ چوکلیتە زۆری نەکات ئەوە مژمژەیە زۆری نێک ئالمهم ئەڵێ دیاری شوان یا شنگەیە ئاڵە کۆک ئێمەش ئەومان پێ ئەوە گۆ دیارە هەر ئەوەیە ئەدی بەنیە حەجی بابزانم لەگەڵ ڕۆژوان چۆنی وڵا باشی نەخوای بە زیادی بی تۆ پێم ماڵت هەر لە شارسینێ یاخود لە شاریش ماڵت هەیە ئەمن مارم بەس لێرانەیە ئەوانە ئێرانە ئای ئەوە مرچیم لە ئێرە ئەوەش خانیمە ئەوە خانی منە تۆ پێم دڵت پێی خۆشە بێرە وەڵا پێم بەهشتی سەدنیایە دوو بەهشت هەنە بەهشتی ئەو سەری ئەو بەهشتش خی گەورەی شڵا لێت تێک نایە شڵا زیاتر بۆ ئاوادانە یاڕبی خی گەورە هەموو هەرز گوندەچی سۆلبی ئاوادان بی تۆ بەڕاستی ئەمن یەک سعاتێرم پێ بە هەموو شاری ئەلانەکە دەخەسرام دەنێبرن وەرە بەس بەڕسمی بەیمارە بینە شاری ئەمن یەک سعاتێرە بە هزار شاری نادەم درم مرتاع کاک محەممەد پندێکی کوردی هەیە مەتەڵ نییە پەندە ئەڵێ مردووی پار هاوینێ ئەم ساڵ دەکەنشینێ مردووی پار هاوینی ئەم سار دەکەنشینێ وڵای زە پارەکە هاوینێ ئەو جیا و گۆڕشتە نەبوو ئەو دار و بارە نەبوو ینی زۆر شت ینی ئەلان گەشای تۆ بەهارە برێم دار و بارە برێم میوەزە ئەنواشتە برێم بۆ بە یەکێک ناوترێکە برینی بکولێتەوە مەسەرەن قەدیم ئاوم بەسەر هاتووە و ئێستا بیکاشینێ ئێزا خەنەعەتە بێ زەما برێم سێ وەڵای زە تعبیر لە زۆر شتێکە ینی تعبیرەکەی تۆ لەوەیە کە ئەم ساڵ شکر خۆشە و لە پار باشترە بەخۆ ئێزە هەوسار بەنسبەت بەفر هات و برێم وەلا باش بوو یعنی سەقەم هەبوو بەفر هەندێک لۆن هات یعنی خی گەور ئاوری لێ داینەوە لە چۆ دێەوە وڵای ئەو هێوارایی هۆی سوارە بین دەبی فێرە پشت بی تازەنا فێرە پشت کردە ینی پێشتر ئەمە جاشکە بووە هین بووە فێرە کورتان و فێرە بار نەکراوە ناوەلا ئاوا پشتەگرێ بەێ سەبر سەبرێ ئیوە سواری پشتێوین ئەڕواایە فێرە بیدەهۆ شتێگا باشە ئەزانی ڕەنگی ئەسپەکەت چه ڕەنگەکە مەولە بۆزانیا بۆزە ئێشتای بوار نەگرێتەوە دەنا کورتکە سۆری هەموو دای بۆز دەوی دەبێتە ئاسپێکی بۆز توکە قاوەیەکەی لاچێ ئێستا تەمەنی چەندە ئەم ئەسپێت دوو ساردوونی ئوهاوی تۆ پێم لە بەتەمای چی پێ بکە ئەمە باروشتی پێ هینەکەی بارەدار و ئەم شتانی پێەکە تۆ پێم دڵە بزانم لەگەڵ ڕۆژوان چۆنی ئەلای باشم بەرێ لە مانجی ڕەمەزانە هیچی شێکەکەی شوانێت تێکەم بەرێ شوانی چی ئی بزنان جاوەڵا بزن هینی دەوێ بزن تۆزە زۆرە شەیتانە تا چەند لە ژیانی خۆ ڕازی لا باشە تۆ خوێندون و شت هیچ خوێندوتە بەرێ تا سەفی هەفتی لە هەفتی وازت هێنە بەرێ ئێساوە وتت ئێواران کورتان یەکەم و ئەتر وردە لە سوارێ بین بۆی پشت بگرێ پشتی ڕق ببێ بەرێ من سەری دەمیم کرد کوتم زام شیلەی پێیە وڵا بەس هیچم نەبینی نازانێەوە چی پێڵن ئەوەی کە دانی منداڵی بەرێ سەرکەوتوبی ئینشاڵڵا نشم لەلایەوە باشە ئەلەوێ باش سەلام عەلەیکوم تۆ پێم بڵێن دەنگ و باستان چۆنە باشە پێتان خۆشە خەڵکی شار سیرەن
بەێ خۆشە دیەکەتان بەێ باشە ئەی چێ شتێکی خۆشمان بۆڵێ چێ شتێکی ئادەی تۆ بەمانەڵەی وەرە وەرە ئایرە وەرە وەرە لای من وەرە دیاری دیاری جان دێ وەرە دانیشە دانیشە بە دانیشتنەوە بۆ دەوترێ دەی بابزانم چیمان بۆڵێ هینایە سابرا منایە سەبرا تۆ نایە لە پاشی پێغەمبەری نادیبینم لە دنیای هینایە سابرا منایە لە پاشی پێغەمبەری نادبینم لە دنیای ئەمە سرود بووە نیە لە سەرەتا نەمزانی وەمزانی لاو کوشتە دوایی کە باسی پێغەمبەری کە صلی الله علیه وسلم ئەنجا زانیم ئەوە هێنە سرودی ئاینیە وایە باشە تۆ بەڕای خۆت دەنگت خۆشە خۆشە ئێوە با بزانم چێتان دەنجی کاکەتان پێ خۆش بوو تۆ پێت خۆش بوو دەنجی خۆشە ئەی بەڕێی تۆ دەنجی خۆشە ئەی بەڕێی بەڕێی تۆ دەنجی خۆش بوو ئەی تۆ ئەڵێ چی دەنگی خۆش بوو هەزانی دەنجی چاکە هێنی جاخۆ بۆ پەرلەمان بۆە دەرەچووی هەزانی ئەی تۆ ئەڵێ چی لەو دواوە باشە ئەوە هیچ نییە ئەوان بە کەڵک نایە ئەوە نا ئازانی چی ئەشی هەڵگرن هەڵگرن مشمشە هەڵگرن ئەو بۆچی دانیشتون قسەی چی دەکەن بخۆن قسەی خۆش دەکەین تا پێ بکەین ئافرین قسەی خۆش دەکەین تا پێ بکەینین قسەی خۆش ئەتوان قسەیکی خۆشیش بۆ من بکەن دای بزانم چیم بۆڵێ تۆ ناوت چییە مەریەم مەریەم بەێ بۆ شتێکی خۆشم بۆ ناڵێ سرود من ڕۆڵی مسلمانم خاوەن ڕەوشتی جوانم تەنها ئەڵڵا خودامە محەممەد پێشەوامە بەرنامەی من قورحانە ئیسلام یاسای ژیانە بەرام بەردایە و بابا مەردە من بۆ فابم وانەکانم دەخوێنم زانیاری بەدەستێنم هەز دەکەم شارەزابم لە خوێندن بێزار نابم مامۆستاکانم خۆشەوێ بەرژەوەندی منیان دەوێت ئافرین زۆر باشە دەستا خۆش بێت دەستا خۆش بێ یعنی ئەوە نەخۆش بوو ئەوە نەخۆش بوو سرودەکە و من ئاوا مەکرا مایکەکەش وایە وایە کرد وا بوو وایە ئەی چیتر شتێکمان بۆڵێ تۆ نا باشە با من مژمژەی خۆمتان بدەمێ باشە مژمژەیە شەکرۆکەیە هەڵگرە بەسۆز بۆ نارەی ها شەرمێ دەکەی پلکە کافیاڵەن تۆ ماڵێدی 27 وایە بەخوازام لە ئەسنجام باشە ئەی پلکە تۆ بە ڕۆژووی بەێ وەلای هەوڕۆ هەفتا پێمە یعنی ئێساش ڕۆژوان دەگری بەخوای سێما خوارد هەر لە کاگا بگرم محلوێ هەموو پێ ئەی حاجیت فتوای بۆ نەدای نایانگری و فیدیە بدەی با حاجی بەڵەوە حاجی پێخۆش نییە حاجی وارێ مەگرە بەسەم بەخۆ حەزە لێ پلکە کافیە تۆ شکور تەمەنت هەیە الحەمدولێ لەسەر و 100 ساڵەوەی چیت بە بیر دێ لەم دێ لە هەر لێرە بووی ئەمن لێرە لەدایک بووی ئەرێەوە لە تاراوێ بەداهی لە تاراوەی لەدایک بووی دوای هاتوونێ ئێرە شاسینە
ئەی بابزانم کار و کاسبی چت کردووە چیت کردیە هەموو ئیش ناکردنە کۆ ئیشی وەکو چیت کردووە کەسابەتیمایە نەکرد لە دنیاە وەلا دەغە دەوین کە زۆر دەوین کە جەگاجێرن کە جا ڕز و مێوز و دۆشا و هەمووش ناکردە کۆ ئیشی تەون و ئەو شتانە نەکردیا ناوەلای تەونم نەکردە تەشیما ڕێستە دومان ناکردینە بەس وەلای ئەوم نەکردە ئەی گوریسی شتی دروست نەکردیا گوریس کاری گوریسانە کاری دۆخینانە دۆخینیشی دروست کردن ئارێ وەلا دۆخینا دروستکردن تۆ پێم لە ڕەشماڵ و دەواروشتی دروست نەکردیا وەلاهی تەشی بڕێسە بەس ئەو دروست نەکردنە ئەی ئەوەی چیخ و ئەوەی بەهین دروستیانەکردن پیانە گوت چیخ بە قامیش و ئەوانە دروست نەکردیا بە هەموزا بەسی گۆریان نەکردن زان بە دەرزیبدا ئەوانە بە سوف نەکردنەوەوانە کراون پێ دەوێن زەبدانە ڕێست دۆ پیاوە تۆ پێم بڵێ لەگەڵ نوێژەکانت چۆنی شکر باشی نوێژەکانت پێکرێ بەێ لەخوای بەرزار دەبی باشە لەخۆ بەدان شۆ نوێژەکەم ئەی نەچوویتە حەجێ بەێ نەچوویتە حەجێ چی ئەمن سمە عەمرەی توی عمرێ دەیخوا لێ قوبڵکە یاخوا ئینشاءڵڵا یامین یاڕەبی لێت قوبڵکە یا ڕەبی یامین ئەی ڕۆژانە تەسبیحاتی دەکەی ئینشاءڵڵا دەخوا بەرسی بکە ئای وەڵا ئەوەندی تااقەتم هەبی ئینشاءڵڵا ئەی ئێوارە کە ڕۆژووی دەشکێنی زۆرتر ماستاویە خۆی ئاویە خۆی چیت حەز لێیە ئەم هەمووش ناهەیە الحەمدلله نیسچێ لێنێن شوێ لێن گۆشت ناهەیە ماستاوە هەیە ئاوا هەیە لەخوای بەرزار لێبیتن تۆ پێم بڵێ ئەو ئیشانەی قەدیم زۆر هیلاکیەکردن چی بوون بە زۆری حالم هەموو بوو وشو الآن كس هەبوو بخوات ئەو بالعازی بەبەس وایە هەندێک ئیش هەیە زۆر ئینسانی ماندووەکە ئەو چی ئیشێک زۆر ئێوەی ماندووە کرد وەڵا لێم دەغە دەوی نەکرد ئەمە ڕۆژوی بوو ئەرێ وەڵا لێرە گاجێرم لێ دەغە نەکردنە پشتی بە هەندا زانمە سەتا چێسا هەندێک زان بە پشتێ بە گوریشتە ناندەست جێرەشتان نەکرد هەردووی کارێ جێرە بەگایەن بەگایە هێستر بوو گابوون کەر بوون هەمووشمە هەردووی ماشێ ئانێ دانیشتی بوون لە خانەی دەیخوا گەورە سەلامەتێکە ئینشاءڵڵا تۆ ناو چییە؟ ڕەحان ئافەرین ئافەرین ئەو تاقیم کردەوە گوتم بزانم ناوی خۆی ئەزانێ کاک ڕەهەند تۆ کوڕی چیت؟ محەممەد یعنی باوکن ناوی حاجی محەممەدە وایە؟ باشە ڕەهەند تۆ لە پۆلی چەندی؟ یەک پۆلی یەک بەس تۆ سەیری کامێرەکە ها باشە ڕەهەند بنچینەکانی ئیسلام ئەزانی بۆ مەڵیت یەکەم شایەتیمان دووەم نوێژکردن سێم زەکاتە جارم ڕۆژگرنی مانگی ڕەمەزان پێنجەم ماچکردن ماڵەوە ئەی باشە ئەی بنچینەکانی ئیمان ئەوەش ئەزانی دێ یەکەم بڕوا بەخۆ دووەم بڕوا بە فریشتەکان سێم بە کتێبەکان چارەم بڕوا بە پێغەمبەرەکان شەشەم بڕوا بە قەزا و قەدەر پێنجەم بڕوا بە ڕۆژی دوای شەشەم بڕوا بە قەزا ئافرین باشە ڕەهەند پرسیارێکی تر ئەگەر ویسمان نان بخۆین ئەبێ بە دەستی ڕاست نان بخۆین یا بە دەستی چەپ ڕاست ئافرین نابێ بە دەستی چەپی خۆین وانە بەڵێ باشە ئەگەر پێشەوەی دەستکەین بە ناخواردن ئەبێ بڵێن چی؟ بسمیللا ئافرین وڵاتۆ زۆر پیاوی ئافرین بۆ تۆ ئەی پێم بڵێ ئەتەوێت چیترمان بۆ بڵێ چی بۆ بینەران بڵێ سرود باش دەی ئەم قورعانە ژیانە چاندی سەری مسڵمانە هەر کەسێک پەیڕەوی بکە لەوە دوا ڕۆژدا شادمانە ئەم قورعانە ژیانە چاندی سەری مسڵمانە هەر کەسێک پەیڕەوی بکە لە دوا ڕۆژدا شادمانە ئافرین بۆ تۆ ئافرین بۆ تۆ كاك حاج عمر السلام وعليكم السلام ورحمة الله بخير بك كاك ويوجان حول زنابت كوساشي والله الحمد لله سباس دەکەم بازانم لەگەڵ ڕەمەزان و لەگەڵ ئیشکردنا چۆنی
والله لەخوای بەزیاد بێ الحەمدولله زۆر باشین بابرین لە ڕەمەزانەکەی لەخوای بەزیادی بە ڕەمەزانەکی زۆر خۆش و باشە لە بەوەی نەگەرما نەسەرما نەوەختەشی واشە بابرین ئیش وشتی وانە زۆر بێتن وەختەکە تقریبن فراغەکی باشن هێستا الحەمدولله لە ڕەمەزانی ڕەمەزانەکی زۆر باشە الحەمدولله لەخوای بەزیادی بێ کاک حاجی بۆ بە ئێراڵێن شارسینە شارسینە کاک پەیوەند مەسەلەی مێژووی شارسینەی مێژووی زۆر کۆنی هەیە قەدیم ینی بابرێن ئەوەی نێبرێم 100 ساڵ و 200 سال هەر لۆ نمونە بابرێن یا لۆ نمونە ئێستا مەمۆرەکمان هەیە تعبیر زیاتر لە 700 ساڵی ئەکاتی پێش ئێستاە مۆرەکەن هەیە بابرێن زیاتر دەلی لەوەیە کا شارسینە گوندەکی قەدیم و زۆر کۆن بووە مێژوویکی نەزانراوی قەدیمی زۆر قەدیم و نەزانرای هەیە بەس بابرێن پشت بە پشت ئەوەی لۆن گەڕایت و ئەمە شەر ئەوە بابرێن زیاترە گەرا مێژوەکەی زۆر قەدیمە بابرێن نووسرا و شتیوانش نەبەوە برێن کتاب و شتیوانە دانرابی لەسەر بەس تەنها پشت بە پشت لۆن مایتەوە مەسەلەن من بابی من لۆ من ئەم لۆ کوڕەکانی خۆم باپیرم لۆ بابین ئەو های لۆن گەڕایتەوە پشت بە پشت لۆن گەڕایتەوە ئەی کاک حاجی ئەوەندەی کە بزانن بۆ پێڵەن شارسینانی ئەمە شارسینە لە چیوە هات بەڕێ کاک پەیوەند شارسینە بەخۆی بابرێن ئەو شارسینە وەختی خۆی شارێکی گەورە بووە مێژوەکەشی دیارە بابرێن ئێستا ئاسەوارەکەشی هەر دیارە لە منتیقەی بابرێن مەلیک سینا ئەو شارە بەنای مەلیک سینای هەردرایە شارەکە برێن شاری سینا ژنەکە بابرێن ژن بووە بابرێن ئافرەت بە ئەو کاتی مەلیکەی ئێرانە مەلیک سینا بووە ئەو مەلیک سیناش بابرێن ناوەش تایبەت خۆی هەبوو بابرێن مەلیک سینا بێتواتەی بۆ خەڵکی بێتواتەی بووە خوشتێ قورشیدی خاوەر بووە گۆڕەکەشی لەوێ خوشتێ قورشیدی خاوەر بووە قورشیدی خاوەر بابرێن لە بێتواتەی دانیشتە خوشکەکەشی هاتێ لێرە بابرێن بە حکمەوەی لێرە مێردی کردیا لێرە بوویتە مەلیکی شارسینەی جە شارسینە بابرێن ئەو شارە بنیاترا بە ناوی ئەو مەلیک سینای بنیادرایە کاک حاجی ئەگەر بزانی وەختی خۆی ژیانیان زۆرتر لەسەر چی بووە ینی ئێمە مەبەسمان قەدیمە ئایا هەر ڕز و باخ بووە ئاژەڵداری بۆ چی بوو کای پەیوەند مەسەلەی قەدیم پێشینانە زۆر ڕووناشکرایە قەدیم بۆچی ئێستا نەبوو بابرێن ئەو ژیان ئەو هاوی بەڕاستی ئەو تەکنەلۆژیا و ئەو ژیانە ئاسانبی قەدیم ئاوان نەبووە پێشە زیاتر خەڵک پشتی بەس بە ڕز و شتیوانە بەستیا ڕز و حیوانداری و ئاژەڵداری و فەلاحەتی ئەنی خۆبژێ و دەستی خۆبژێویانە بۆ خۆ خۆیان ژیاندیە بە زیاتر ڕز زۆر دەوری هەبوو لێرە لە منتیقەیما ڕزی دێ من هەیە بابرێن ئێستا ئەو چیا بەشە چی بابرێم ڕزی دێمە یعنی ئەو کاتی ئەوەی ڕز و شتیوانەیە بۆ لە من لە بابی خۆم گوێ لێ بۆ لە باو مامەکانی خۆزمە خۆم گوێ لێ بە دەرێ ئەو کاتی هەر کەس ئەگەر ڕزی هەبایە گرانیەکەی گۆخۆ هەر ناگرت ئەنی ئەو کاتی ئەوەندە دەوری هەبوو ڕز و شتیوانە لە بۆی ڕز چەند شتێکی لێ بەرهەماتیە یەک مێژی لێ بەرهەماتیە ترێ خواردن دۆشاو ئەوانە لۆ کاتی گرانیەش ئێستا باسەکەن قەدیمەکان ئەرێن ئەو کاتی هەر کەسێک مەسەرەی کوردی هەیە ڕز و پاس ڕز و مەڕ ئەو کاتی هەر کەسێک حیوانی هەبی لەگە ڕزی هەبی گرانی و خۆهر نەگرێت زۆر پشتان بە شتانە بەستیا داهاتەکەیان زیاتر لەسەر ڕز و حیوانداری و فەلاحەتی بووە کاک حاجی قەدیم نازانم شارەزایی و ئەزمون بووە مەسەلەن بۆ منە زیاتر گرنجیان داوە بە ڕز و بە درەختی بایە و ئەوانە بەڵام ئێستا درەختی تریش ئەچێنن ئایا پێشینان لە ئەزمونەوە بۆیان دەرکەوتووە کە هەموو درەختێک بۆ ئێرە نابێ یا بە درەختەکانیان دەست نەکەوتووە بەخوا زیاتر کاک پەیوەند مەسەلەی ئەو کاتی ئەو معلوماتیان لەسەر نەبووە بابرێم هەتا 2000 وانە پاشنەوە هەتی زیاتر بابرێم ئەو شتانە پیابوون لە منتیقەیمەوەچی ئەو بەروبوومەوەی ئەو نەماماتی ئێستا پیا بۆ و دەست خەڵکێکەوی پێشان نەبوو خۆی پێش هەشتایەکانش بابرم سەردەمیمەش ئللا گەشتەی خۆماری نەبە ئەیدیکە نەبوو هەتا لە بازارش نەبوو ئەوانی بابرێن لە بازارش نەبوو دار و بەرەکەش نەبووە بابزان ئێستا بۆن من ئەم درەختێکە لە پشتی ئەمەوەیە جەلاسە ئەم جەلاسە تۆکەی ناشتوتە من تقریبا لە 2004 ئەو بنە ناشتیتم 2004 بەرام بە حکمەوەی احتمالە بە 2 ساری سێم پێگاتن زوو پێگاتن ئەو نەمامی ئێستا زوو پێگاتن جەلاسەگرێ لێرە بەرێ هیچ عیبینە باشە داروبارەکان زۆر باشن لە بۆی ئەو داروبارە نەزەحەتەی باشی نە تا ڕاددەچی باش نەزەحەتی نە ئەو داروبارەی کە ئێستا بابرێن پیا بۆ لە منتیقەی ئەچندرێ نەزەحەتەی باشی نە کاک حەجی پندێکەیە ئەڵێ مردووی پار هاوینێ ئەم ساڵ دەکاشینێ بابزانم ئەوە تۆ چۆن لێجێ دێەوە وڵی زیاتر بابرێن لە مەسەلەی ڕابردوشتیوانە لە مەسەلێکی کورد زیاتر ئەلێ لە 2 چامەرێ ئاخ وانە لە 2 چامەری ئاخ
لە دوو چوامەری ئاخ ینی پار بابدەم شتێکم زەرەرەکەم لە پارکردی ئەو سەر پێی نایە لە دوی بڕۆم ئەم زەرەرەکەم پارکردی شتێکم مەسەرەن ئەو سەر پێی نایە لە دوو بڕۆم زیاتر معاولە بکەم شتێکی نوێتر ئەوەی کە ڕابردووە تازە شینی بۆمە بەرێ شینی لۆمە کرد زیاتر کاک بەێنە لەسەر مەسەلەی مێژوو شارسینش لەسە هەروتیاتی معلوماتە لە معلوماتی زەبەدەوە عشیرەتی هەروتین وانە لە بەوەی باردن تەواوکەریە کە ئێستا مەسەلەی عشیرەتی هەروتی ئەو هەروتیا چە من زۆر جازم لەو داوام لەو خەڵکەشەیە کە باسی مێژووی شارسینە و هەروتیاتیەکە داوان لێکم نەشێوینن چون تایبەت بابرم هەروتیاتی شارسینە مێژوەکی تایبەتی خۆی هەیە ئەو هەروتیاتیە زیاتر لە چه هاتیە مەلیک سینا مەلیکی شارسینەی بووە مێردەکەی ناوی هاڕوتوو بووە مێردی مەلیک سینای ناوی هاڕوتوو بووە ئەو هەروتیاتیە لەو هاڕوتوی هاتووە هاڕوتوو بوویتە هەروتی ئێستا کە لی دەرێن هەروتوی مەلیک سینا مەلیکاتی کردیا مێردەکەش ناوی هاڕوتوو بووە بەنا ئەو هەروتیاتیە بنیاترا بە ناوی هاڕوتوی ئەوە مەسەلەی شارسینێ حاج محەممەد سلام علیکم وعليكم السلام ورحمة الله بخير ما مصطفى زور بخير سلامات إن شاء الله سپاس دەکەین کاک حاجی لەگەڵ مانگی ڕەمەزانێک کوونە الحمد لله والله زور باشا رمضان خير وبركته هەر بەخۆی ئینسان دەبی پەرۆشی بی لە ئەوەی کە ڕەمەزان لە دەستی ڕوا ئەو هەموو ئەجر و پاداشتێک تێدا ڕەمەزان دەبی هەموو کاتێک چاوەڕێ بکەین تا ڕەمەزان دادێتەوە بەرنامەکە وتم خۆی پەروەردگار لە بەهانەیە لە ئینسان خۆش بێ یەکێک لەو هۆکارانە و لەو بەهانانە مانگی پیرۆزی ڕەمەزانە کروتی بە کەفارەتی مەسەلەن بۆ نمونە ئەم هەموو گونا و تاوان و لێ خۆشبوونە ینی حیفە ئینسان کەم تەرخەمی تیابکە وایە وڵا زۆر ڕاستە بەخۆ ئینسان دەرفەتە لە ڕەمەزان کە ڕەمەزان دادێ لەگە هەر کەم و کوورێکیشی هەبی گوناحی هەبی بگەڕێتەوە ینی تۆ بەچی بکات تۆ بەچی نەسوح بکە بگەڕێتەوە لای خۆی گەورە دەرفەتەکی باشە لە ئەو کەسەی کە خۆی پێگونابارە هەموو کەس غەڵەتی هەیە تاوانی هەیە بەس پێویستە لە ڕەمەزان زیاتر بگەڕێنەوە و دووبارە نەگەڕێنەوە تاوان و گوناحی کاک حاجی ئەمەی کە ئێستا ئێمە لی دانیشتوین مزگەوتی شارسینەی کۆنەوەنیا ئێرە پێ گوتە شارسینەی کۆن ئەم سەرچاوی ناوی چییە؟ وڵا هەر بەخۆی بەکانی گوندی مەشهورە کانی گوندی هەلەگە مزگەوتیدا مزگەوتەکەش هەر قەدیمە لە پاش ڕاپەڕین دروست کرایەوە هەر کەمێک دەستکاری کرایەوە لەگەنە هەر لەسەر شێوازی جارانە کانێکەش هەر ئەوە بۆ ینی وشک نەبووە قەت ئەو کانیاوە باش کەواتە ئێستا شارسینە بە شارسینەی سەرەوە خوارەوە دوو مزگەوتی لێوانە بەڵێ دوو مزگەوتە ئەو قەدیمە و ئەوەی خوارش نوێیە بەس پێشا گوندەکە هەمووی هەر لێرە بووە هەمووش لەسەر ئەو کاینێ بووە ینی خەڵک بە تەنەکە و دەبە و گۆزەشتیها ئاوی بردیا ئێستا ئەم ئاوە لێرەوە بڕوە دەچێتە کوێ بەخۆی ئەوەی زیادەکە زەوی لەبەرە شیناویشتی هۆی لەبەر ئەکرا هاوینە تەماتە و پیاز و ئەو شتانە نۆبەت بوو بەخۆی خەڵک بە نۆبەت ئیشەکان لێبەرە کرد بەڵام ئێستا ئەمە زۆر جار لە قەدیما پیانە گوت کانێ پیاوان کانێ ژنانیشی لەبەرە بەڵێ ئەوە کانی پیاوانە کانی ژنان شەر لە خوارەیە ئەو بەڵێ بۆ ڕێکەکە ڕواوە تایبەتە ڕوالۆکانی ژنان ئەوشکانی هەیە جێی قاپشتن و جێی نوێژ وشتی هاین لێ کاک حاجی شارسینە لەگەڵ مەوزوعی دینداری و دیندارەتی چۆنە؟ وڵی ئەلحەمدولله باشە هەموو جێک باش خراپی لێە بەس تاڕادێک باشە الحەمدا ئینسان ڕای لێە کە هەموو جێک خەڵکەچی لێ ینی ڕۆژی ناگریان ئەوە بەس بەعام باشە ینی بەعام خەڵکەچی باشی لێە گەنجەکانیش تاڕادێک زۆر باشن ڕام لێنە هەم خەڵکەکەش تەبا لەگەیەک خزماتی ئەوانە ئەپارێزی لەگەل لێ تووڕەبی خەڵک زیاتر زوو ئاشتە بیتەوە دریان لەگە یەک سافە الحەمدودا بەخۆم یانی ڕازیمە لە خەڵکەکەی عیلاقم لە خەڵک خۆشە و الحەمدودا زۆر باشن لە ڕووی دینداریەکەش باشن الحەمدولله خی گەورە هەموو لایەک مەوفەقە ئینشاء الله. بەڵا خۆشەویستان بەم شێوەیە بەرنامەی ئەم ڕۆژمان لە گوندی شارسینە بە کۆتایی گەشت بۆ هیوای سوودتان لێ وەرگرت بێ بۆ هیوای کە چێشتان لە بەرنامەکە کردبێ تاکو بێ گەشتنەوەیکی دیکە هەمووتان بەخوای گەورە ئاسپێرین خواتان لەگەڵ سوپاس بۆ کۆمپانیای دۆلفینسیش کە بە درێژایی ڕەمەزان لەگەڵمان بووە بۆ سپۆنسەری بەرنامەکە و ئاخر دعوانا الحەمدولله رب العالمین خواتان لەگەڵ
الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين آمين. الله السلام عليكم ورحمة الله.